حلو وجه حلو حلو. ساڵانێکی زۆرە لە نێو ماڵێکدا ژیان دەکا هیچ کەسێکی تێدا نییە جگە لە پشیلە. خانە نشینە و تەنها 500,000 دینار موچەکەیەتی. کۆمەڵێک نەخۆشی هەیە بەڵام دڵی نایەت داوا و دەرمانەکانی بکڕێ تا نەوەک پشیلەکانی بێ خواردن بن. داعشەدا بیری نایەت لە کەیەوە پشیلە بەخێو دەکات بەڵام یەکەم پشیلەی بیرە کە ناوی چی لێناوە. زیاد لە 23 پشیلەی هەیە و هەرێکەشیان ناوێکی لێناوە تا بیان ناسێتەوە. ئەوە هەنزۆ، ئەوە ئولی، ئەمە بینە، ئەمە تۆگۆرت، بەدوش وەرە بەدوشە، ئەوە پیکی، ئستان پیکی، ئەوە فەحل وەرە بەیانی طبعاً فەحسەکەم هۆنی بۆ پاکردن و ئەوە با ببینیش چی هەیە ئەگەر هەمانە تر دوایی بەس عەسر زیاترە و شەو ئەیهێنم وەجبە. وەڵا ئەوە تۆزی التیهابی دانە ئتر هینی لەفەکانی گۆشتەکانی تۆزێ سوور بوو ئتر حەز ناکە ئەمێنیشت ئەتر التیهابێکی زۆرترە ئەکا. ئتر ئێستا بەتەمای ڕەفیقی بدێت بۆ شڕی قەوشت لێیە. خەڵاس بینە خەڵاس تو بڕۆ باڵاکی بڕۆ دەوا. ئەلێلی چییە ئەوی خواردووە ئەبێ کلیرکس بەدوشی هەموو پشیلەکان پێویستیان بەوەیە داعشەدا نازیان هەڵگرێ. داعش هەمویانی خۆش دەوێت بەڵام بەلایەوە ئۆلی تایبەتمەندی خۆی هەیە. لە نێو پشیلەکان تەنها ئۆلیە پاسەپۆرتی نێودەوڵەتی هەیە. چاوەکانی سێ ڕەنگە و خۆشتر لە پشیلەکانی تر لەگەڵ خاوەنەکەی ژیان دەکات. ئەوە وەکو کچی بێت لە پێشەوە تەمەنی 11 ساڵە ئتر ئەمە یعنی جەماعەتی هێناوە بۆ من بۆ تەمەنی بەس من زۆر تەعەلقم کردووە ئتر بە تەواوەتی ئەوە کچی بدە. الحەمد و شکر ئەوە چەند ساڵ لای من تەقریبەن ئەوە 11 ساڵ لای منە الحەمد و شکر بەس زۆر وەکو پرنسس یعنی ئەمەدە وەکو مەلیکە کە ئەژی لەگەڵم تێگا لە من هێستی بە منەکە ئەگەر من خەفەت و شتین یەکسەرێت پۆلام یعنی نەوعێکی زۆر بەس ئەخلاقی زۆر گەڕاوە لای من جاران زۆر عەسەبی ناچێتە بۆ لای من بە عەساب و ئەوە ماشاءالله ئێستا هەر لە ئەخەو لای منە. تەمەنی سەروی 70 ساڵە و 4 منداڵی بووە بەڵام دوانیان بە ڕووداوی جیاواز لەدەستداوە. کە بەعزێ جار یعنی من تۆزی احتیمامی بە کەس کە نەخۆشە کە شتێکی زۆر یعنی احتیمام بە یەکدان دارێکی تر ئەو یەکی تر کە سەیری من ئاوای احتیمامێکی زۆر بەو کەس بەو نەوعە یەکسەر ئەچێتە ئەیکاتە پیسەکات ئەکا جەگاکەی و سەیری بنەکە وەکو مناڵی ئەی سەیری ئەوە من کردوومە لەبەر تۆ ئەمە کرد بۆ پشیلەکەی تر. بەعزێ جار کە مشکلە هەیە هەموو ئینسان هەیە یعنی بەعزێشت کە تۆزی بەدەنی بەرز ئەگری
یەکسەر یەک بە دوامە ئەوە دایکێتی ئازاری لە دەستدانی منداڵەکانی هێندە کاری تێکردووە زۆر جار بەدەم گریانەوە خەو دەچێتە چاوەکان بە گەڕانەوەی خۆی هەر کاتێکیش فرمێسکی چاوەکانی بەدەر بکەون ئەوە بەشێک لە پشیلەکان لێی کۆ دەبنەوە و هەست بە خەمەکانی دەکەن بۆیە ئامادە نییە تا ئەو ڕۆژەی دەمرێت لە پشیلەکانی دوور بکەوێتەوە. هەرێکە و ئارەزوویەکی بۆ بەخێوکردنی ئاژەڵ هەیە بەڵام کەم کەس هەیە مەیمون بەخێو بکە. ئەو چاوی منە. جیاواز لە ئاژەڵانی تر لەگەڵ خاوەن ماڵ دەخەوێ هەر کەستان هەڵدەستێ و دەست بە جوڵە دەکا. خونچە زوو برسی دەبێ و هەر خواردنێکی بەدڵ نەبێ دەیکا بەهرا و ماڵ دەشێوێنێ. لەگەڵ هەموو کەسێک زوو خۆی ڕادێنێ و حەزی زۆری بە یاریە. جوانی نانە ئەوە تا خونچە هەر کە تووڕەش بوو گەر خاوەنەکەشی بێت بە ئاسانی هێور نابێتەوە. شەهێن هێندە هۆگری خونچە بووە ناتوانێت لە ماڵەوە بەجێ بهێڵێت. دەجوابم مێرەوە. بۆ بەخێوکردنەکەی زۆر ئاسانە ینی من شتی کاڵی نامێ هەرچێک بخۆین لە ماڵەوە ڕۆژانە لەگەڵمانە ئەوە ئەخوات و لەگەڵ خۆمانە هەڵەسێ لە خەو ئەرکەکەی بەڵێ زۆر قورسە و زۆرش عەزیەتم ئەیات بەڵام من هیوایەتم لە ئاژەڵەکان و لە پەلەوەرە حەزم لە دوو شتە یەک مەیمون دوو مار ئاواتەکەی ئەوەشم بیهێنمە دی مارێک بکڕم ئێتر تەواوە. ئەمە بۆ تۆ ناها ئەو بۆ تۆ باش ئینجابزانەوەی خێوە شابان و کووە ڕۆی جێمێشتی هەر لا بەچکەیوە لە ماڵەوە بە خێویان کردووە و دوێنێ جێمێشتی ئێستا تەمەنی ساڵێکە. لەگەڵ کاروانی هاوسەری کردویانە بەسەرە و دەبێ هەر جارەویەکێکیان کاتی بۆ تەرخان بکەن. ئەم کاروان لە منەیە بەخوا ئەدێ ئەو حەقە هەر بکاتەوە وەرە بڕۆ بۆ لای ئەو وەرە تووڕێ زیاد بۆ تەعاملی زۆر قورسە چونکە ئەوەی من نازی ئێمێ و ئەی شۆم و بەخێوی ئەەکەم کاروان یاخود مناڵەکانی تروانین بەڵام ئەوەی ڕوو ئەیا بە ئەمان و لەگەڵ ئەمانە تەعاملی خۆشە لەگەڵ مناوانیە ئەو ئێستا دوێنێ جێم هێشتووە ئللا ئەبێ حەقی خۆی بۆ گازە بکاتەوە. ئەها هەموو ڕۆژ بەلایکەمە و دوو کاژمێر پێویستی بە دەرەوەیە. بە سروش کەیف خۆش دەبێت بەڵام لەگەڵ شەهێنی بەخێوکەری ڕاهاتوە هەر کایارەکەی تەواو کرد بگەڕێتەوە ماڵەوە. زۆرن ئەو خێزانانەی کە ئاژەڵی جۆرا و جۆر و سەیر بەخێو دەکەن. بێچۆشێرێکە و بێ ئاگایە لەوەی دایک و باوکی لە نێو سروشدان. منداڵان لێی کۆبوونەتەوە تا بێتاقەتی بێچۆشێرەکە دەربکەن و یاری لەگەڵ بکەن. مانی کوڕە بچووکی ماڵە ڕۆژانە چەند جارێک شیری بۆ ئامادە دەکات. لەگەڵ شیرپێدان دەبێ گرنگێکی تایبەتی پێبدات بۆ ئەوەی لەگەڵ گەورە بوون دڕندەی لەبیر بکات. سندی وەرە. ئیلیان خاڵۆزای مانیە
زۆرینەی کاتەکان خۆی دەگەێنێتە ماڵی خاڵی تا لەگەڵ سندی یاری بکات. ئێمەش لە مناڵیۆ لەگەڵمانە یاریمان لەگەڵەکە و ماڵی بۆ لەگەڵمان بەس کە گەورەتر بوو یاریکردن تۆزە قورسرە لەگەڵی چکە لەبەر چن و گاز و شتەکانی ئازێتە ئەیە بەڵامە وەکو یاری ئیکە خواردن لە مناڵیۆ یەکەم شیریان ئاە بەس دوایە گۆشتیشیان نە چکە بە مناڵی یەکەم جار نەیە توانی بە جوانی گۆشتەکە بجوێ چکەدانی بەباشی هین نەبوو. ئەم خێزانە تا ئێستا 3 شێریان بەخێو کردووە. بە گوتەی خۆیان ڕەنگە سندی دوایین شێر بێت و لە ماڵەکەیان بیهێڵنەوە. ئەو ترسی لە بەخێوکردنی نییە و دەڵێت وەکە ڕاژەڵێکی تر ماڵی بۆ و ئازاری کەس نادات. با بڵێن ئاژەڵی تریشم هەبووە زۆرم هەبووە ئەسپم هەبووە سەگم هەبووە مرێشکە جوشکم ڕاگرتووە بەزۆکو بڵێن لە ناو ماڵە تەمەنە شتانە بۆ ناو ماڵ حەزم پێی نەبوو بەس ئەمە لە ناو ماڵی شاتوانی ڕایگریت وەکو هیوایەتش خۆم هیوایەتمە حەزم پێیەتی طبعاً مەترسی هەیە تا ئەم تەمەنەی نە بەس با بڵێن لەم تەمەنە تێپەڕێت ئیتر حەجمی گەورە بێت طبعاً ئەم گاز ناگرێت بەس یاری لەگەڵاکە بەزیتر لەو یاریکردنەیە تۆ یعنی خۆتی ئەوت نییە بەڕاستی و خۆتی زۆرە خۆی ئەم هەموو ئاژەڵێک ئەگە بتێ لەگەڵ تا ماڵی بێت پێویستە تۆ لە لای بیت مڕاعاتی کەی مەسەلەن ئەم شێرە منیش تاوان فێریان کردم معلوماتم نەبووە لەسەری ئەم شێرە کە خواردنی تێ بە لایەنی کەمەوە بێ سەعاتێ لەگەڵ یابێت تەمەنی سندی ڕوو لە هەڵکشانە ڕۆژانە چەند بوتڵێک شیر و نیو مریش دەخوات لەگەڵ زیادبوونی تەمەنی بە گوتەی خاوەنەکەی پێویستی بە مریشک و شیری زیاتر دەبێت بازاری سەگ و پشیلە گەرمە بەڵام خواستەکان زیاتر لەسەر ئەو ئاژەڵانن کە دەگمەنن هەموو جۆرە سەگ و پشیلەیەک دەفرۆشێت نرخەکانیشان ناجێگیرن و لە $100 و دەست پێ دەکات بۆ سەروی $2500 فاروق ساڵانێکی زۆرە دوکانی فرۆشتنی ئاژەڵە ماڵەکانی هەیە ئەم شیلانەمان هەیەمانە تورکین ئەمە جۆرەکانیان لە $100 تا $150 تا $170 ڕۆت نوعەتی پشیلە زۆرە ئەوەی کە ئێستا مەوجودە لێرە ئەمانەیە ئەمە هیمالایە ئەم جۆرەی ئەمە لە دۆری 2 ورقەوەنی وایە ئەوەی ئەمڕۆ بازاڕی ئەمە باسن لە هەمیان ئەمە نوعەتیان منێمە شیرازیە ئەم شیرازیان دۆری 2 ورقەیان 2 ورقە و $200 شیلەمانەیە تا 7 ورقە و 6 ورقە ئەڕوات قەزە من زیان ناکەن ئەمە کریستی هۆڵەندیە 2 ورقە و 3 ورقەکەون بە بەچکەیەشە 4 ورقە و 5 ورقە و نیو بەچەکانی ئەمە فەریقیمان هەیە نوعەتێکی زۆر عەقڵ و زۆر فەقیرەوە تقریبی ورقەیەک $50 کەوێت زۆرینەی ئەوانەی ئارەزووی بەخێوکردنی ئاژەڵ دەکەن لە نێو ماڵەکانیان بە گوتەی فاروق گەنجانن ڕۆژانە چاودێریکی وردی ئاژەڵەکان دەکات نەوەک نەخۆش بکەون و ئاگای لێ نەبێت و بیان فرۆشێت ئەوانێک کە ئاژەڵەکەن بە زۆری گەنجانن گەنجەکان حەزیلێتی ئەمڕۆ دەستەیە ئەگەرە بڵێن 75 کچە تالبێتی لەکۆڕ ئەوڕۆ بۆ ئاژەڵەکان بۆ حسابێکن بە سەگ و پشیلە و مەیمون و ئەوانە زۆری ئافرەت حەزیلێتی ئەوەی ئەمڕۆ بازاڕی زۆرە سەگ و پشیلەیە بۆ سەگ و پشیلەکە بازاڕی زیاترە خەڵک بوویەوەتەوە ئەنجی لەش کە بیری لێگاتەوە بیری لەواکاتەوە مناڵەکەی ئەوەی خۆیاتە ئایپاد و خۆیاتە موبایل خوباتە ئاژەڵەکە مێشی سافترە ئیسلاحەترە لەو شتانە دوور دەکەێتەوە لەگەڵەوەی ڕای باشترە بەلایەوە تەنها فاروق نییە کە دوکانی فرۆشتنی ئاژەڵی هەیە بەڵکو چەندان دوکانی تر بەهۆی زیادبوونی خواستەکان کراونەتەوە هەموو ئاژەڵێکی ماڵی پێویستی بە چاودێری وردی تەندروستی هەیە
بە گوتەی پزیشکان گەر چاودێری نەکرێن و ڤاکسینیان بۆ نەکرێت ئەگەری ئەوەی هەیە بە خێوکەرانی تووشی نەخۆشی جۆرە جۆر بکەن بە تایبەتیش منداڵ. ئەوەی کە تێبینێکرێ خەڵکانێکی زۆر ئێستا کە ئاژەڵ بەخێوەکەن ئایا ئەو ئاژەڵانی کە بەخێوەکرێت لە ماڵان مەترسینین بۆ سەرکەسەکان؟ طبعا ئێستا لە سلێمانی و لە هەولێر و لە هەموو کوردستان بەخێوکردنی ئاژەڵی ماڵی پێت بووە بە دیاردە. بەڵام بەڕای من هەر کەس بیاوێت یعنی پێش هەموو شتێک کە تۆ بڕیار ئەی ئاژەڵێک بەخێوکی هەر نەوع ئاژەڵێک سەگە پشیلەیە هامستەرێکە کەرێشکێکی بچووکە پێش هەموو شتێتەوە ئەبێ سەردانی کەسێکی شارەزایان پزیشکێکی ڤێتەنەری بکەی پرسیاری پێ بکەی ئەم ئاژەڵە چۆن بەخێوکەم چی پێویستە چی پێویست نییە بزانی لەگەڵ ژینگەی تۆیە لەگەڵ ماڵی تۆیە ئەم ئاژەڵە ئەگونجێت ئەم بەخێوکردنە ئەگونجێت یان ناگونجێ. اینجا بەخێوکردنی ئاژەڵی ماڵی لێرە لەبەرەوەی کە بۆ بە دیاردە تەمەنە ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە یەکەم لەبەر لایەنی کۆمەڵاتی خەڵک ئێستا زۆرتر تێکەڵی یەک ناکات و هەم مناڵەکانی ئێستا ئەو بیرکردنەوەی باو باپیرانی ئێمەیان نییە زیاتر حەزیان لە ئاژەڵە و دوای ئەوەش بۆ زیاتر حەزیان بە بەخێوکردنی ئاژەڵە مناڵ هەر لە مناڵیەوە ئێستا جاری وایە 2 ساڵە حەزی لە بەخێوکردنی ئاژەڵە بەڵام تۆ بێ بزانی چه ئاژەڵێک لەگەڵ تەمەنی ئەم مناڵە 2 ساڵەیە ئەگونجێت مەسەلەن تۆ پشیلەیەکی بۆ کڕیت ناگونجێت ئەمە لەوانەیە سەگ باشتر بێ لەوانەیە کرێشک باشتر بێ لەوانەیە ئەبێ بزانیت یعنی قسە لەگەڵ دکتۆرێکی ڤێتەنەری بکەی بزانی چه ئاژەڵێک بۆ ئەم مناڵی تۆ ئەگونجێت باشە بەڵام کۆمەڵێک مشکلەمان هەیە مەسەلەن کۆمەڵی نەخۆشیمان هەیە لە مناڵە وەکو ئۆتیزم دکتۆر جاری وا هەیە چارەسەرەکەی بۆی دانێت کە ئەم مناڵە لە ماڵەوە ئاژەڵێکی هەبێت یعنی کۆمەڵی پێویستی هەیە وای کردووە کە ئێستا بەخێوکردنی ئاژەڵی ماڵی ببێتە دیاردە بەڵام بەداخەوە لایەنێکی زۆریشی هەر چاولێکەریە یعنی ئەمڕۆ منە بینێ سناپم کردووە سەگێکم هەیە بەیانی ئەوش بیرەکاتەوە قەیچەکە بە ئەویش هەیبێت بۆ 2-3 ڕۆژ. لایەنە باشەکەت باسکەی لایەنی خراپی لایەنی خراپی خەڵک جاری وای کردوێتی بە چاولێکەری باشە ئەچێ مناڵ بە تایبەتی بۆ مناڵ ئەبێ ئاگداری ئەوە بن ئەم ئاژەڵە یعنی ئەبێت بە پێی ڕێنمایی پزیشک بەخێو بکرێت. جاری وا هەیە ئینسانێک مناڵێک هەر لە لەدایک بوونەوە حساسیتی بە جۆرێکی جیاواز ئاژەڵ هەیە بە پشیلە هەیە بە سەگ تۆ بە یەکەم جاربزانی ئەم مناڵی تۆوانە اینجا ئەم ئاژەڵی بۆ دەستە بەرکەیت معلوماتەکە چۆنەکە بتوانرێ تعامل لەگەڵ ئەو ئاژەڵە دڕندانە بکرێت. لە ڕووی تەندروستیەوە تۆ کە مەیمونێک بەخێوەکەیت ئەبێ بزانی کۆمەڵێک نەخۆشی گوازراوە هەیە لە بینی مەیمون و مرۆڤە باشە سیمیان ئیمونۆدیفیشنسی ڤایرەسە کۆمەڵێک جۆری نەخۆشی ترە لە مەیمونەوە بۆ بەشەر ئەگوازرێتەوە ئەبێ زۆر ئاگداری ئەم نەخۆشیانە بن پێشتر پرسوڕا بە دکتۆر بکەن مەیمونەکە تەندروست بێت. یاڵا ڕەشە وەرە یاڵا ڕەشە بۆ ژوورۆ وەرە ژوورۆ دەی ئەفەرین. ڕەشا ناوی ئەو سەگەیە کە لە زۆرینەی شوێنەکان ناوی دەهێنرێت تەنانەت هۆتێلێکیشی بەناوەوەیە. کاتێک بەچکە دەبێت و قاچێکی دەشکێت ئیدی هۆگری ئەوانە دەبێت کە خزمەتی بەردەوامی دەکەن. ڕەشا لەگەڵ سەگە میوانەکانی ناو هۆتێلەکە بەردەوام نان و ئاو دەخوات و خزمەت دەکرێت. ئێمە خەریکی هۆتێلەکەمان بووین تەبەن بە ناوی ئەم سەگەمان و ناومانە کە ناوی ڕەشەیە ئەمە 4 ساڵە هەمانە لە مناڵیەوە هەر لە لای خۆمان بۆ زۆر خۆشەویستە و سەگێکی زۆر عاقڵە هەموو شتێک تێگا بە کوردی بە ئینگلیزی هەموو شتێکمان فێر کردووە و ئیتر ئێمە بڕیارمانە بە ناوی ڕەشەوە بێ ئێستا هۆتێلەکەمان بە ناوی هۆتێل ڕەشەوەیە. ئیتر ئەم سەگانەی تر هەمویان هەر یەکە و ناوێکیان هەیە ئەمە هۆسکی ناوە سدنی ناوە مالەی ناوە ئەمە ڕۆکسی ناوە داکسمان هەیە نازانم کوا داکس ئافرین ئەمانە میوانن لێرە ئەمانە میوان لێرە ئەمە شوێنەکەیانە. هەر کەسێک ئاژەڵی هەبێ و سەفەر بکات یان کارێکی هەبێت دەتوانێت بیباتە هۆتێلە 5 ئەستێرەیەەکە. نرخی شەوێکمانەوە گۆڕانکاری بەسەردێت لەگەڵ نرخی هەفتەیەکمانەوە. ئەڤاڵ خاوەنی ئۆتێلەکە باس لەوە دەکات کە بەپێی ستانداردە جیانەکان هۆتێلەکەیان دروست کردووە.
ئێمە کاتێ کەسێک پەیوەندیمان پێوە کات بۆی ساکەی لە لامان بمێنێتەوە پێش هەموو شتێ چەند پرسیارێکی لێکەین یەکەم پێڵین کە ساکە دەفتەری هەیە دەفتەرە و ئەوەیە کە لەلایەن دکتۆری ڤێتەنەریەوە کوتانی بۆ کرێت و کوتانەکان لەسەر دەفتەرەکە دیارەکرێ حەبی کرمی پێدرێت واتە ئەم سەگە هیچ کێشەیەکی تەندروستی نییە و هیچ کێشەیەکی نییە و ڤاکسینەکانی وەرگرتووە ئەمە یەکەم دووەم پێڵین ئەبێ نەخۆش نەبێت سەگەکەی بۆی ئەگەر کەسێک بیەوە ساکەی نەخۆش بێت و لە هۆتێلەکە جێ بێڵێت ئەبێ ینی مەداوای لێبوردنی لەکەین کە ناتوانین وەری بگرین و پاشانیش هەموو ڕۆژێک کە کەسەکە ساکەی لە لای ئێمە بێت بۆ تەسویرێکی یەک دقەی بۆ ئەنێنینەوە لە ڕێگەی سوۆشیال هەر بابەتێکی سۆشیال وەکو ڤایبەر وەکو واتسئاپەوە بێت ئینێرینەوە بۆی کە بزانێت تەندروستی چۆنە یاڵا کەناڵ دوو دەی تۆ بڕۆ ژوورۆ کەناڵ ڕۆکی ئافرین دێڕۆکسی لە هۆتێلەکە گرنگی زۆر بە تەندروستی دەدرێت هەموو سەری سەعاتێکیش ڤیدۆی سەگەکە تۆمار دەکرێت و بۆ خاوەنەکەی دەنێردرێت تا دڵنیا بێتەوە لە سەلامەتی ئاژەڵەکەی زێدنی پەنمەیە هێواش بەردەوام ڕای جیاواز لەسەر بەخێوکردنی ئاژەڵ هەیە لە نێو ماڵاندا لیژنەی فتوا بەخێوکردنی ئاژەڵ لە نێو ماڵان بە حرام نازانن بەڵکو کاتێک بە حرامی دەزانن کە کەسەکان سنوور بەزێن و ببنە مایەی زیانگەیاندن بە مرۆڤەکان بەپی شەرعی ئیسلام چی جۆرە ئاژەڵێک ڕاگرتنی لە ناو ماڵە ئاساییە سەرەتا بێ بزانین کە ئاژەڵ ڕیتمێکی ژیانی خۆی هەیە و ئینسانیش ڕیتمێکی ژیانی خۆی هەیە بۆیە ئاژەڵە بێ وەکو ئاژەڵ بژی و ئینسانی وەکو ئینسان بژی کەوابوو ژینگەی ئاژەڵ جیاوازە و ژینگەی ئینسانیش جیاوازە ناگونجێ ئەم دوو ژینگەیە تێکەڵکەین بە یەکتر ئاگونجێ لە هەندێک حاڵەتە یەککەوتن و بەرکەوتن هەبێ بەڵام بێ ژینگەی ئینسان ژینگەیەکی لەبار بێ بۆ ژیانی ئینسان و ژینگەی ئاژەڵیش ژینگەیەکی لەبار بێ بۆ ژیانی ئاژەڵی بەڵام ئەگەر هاتوون بە هۆکاری ئەوەی کە هێندێک ئاژەڵ هەن کە تێکەڵاوی ناو ژیانی ئینسان و کوپشیلەکان کە لەگەڵ ئینسانە ڕۆژانە تێکەڵە بن وەکو هێندێک شوێن کە ئەو سەگ و یابەڕین ئەوانەی کەوا تانجی بۆ پاسکردن و ئەوانە بەکاردەهێنرێن ئەمان دەتوانن لە ناو حەوشە و لە ناو شوێن و لە ناو ژینگەی ئینسانە بژی بەڵام بەمەرجەوەی کە لە ئاژەڵی خۆی تەجاوز نەکات نەیگوازینەوە بۆ قۆناغی ڕێزی مرۆڤ واتە ئەبێ سەگ هەر لە کولانەی خۆی و لە دەرەوە بخەوێ پشیلەش ئەبێ لە کولانە و لە شوێنی خۆیان بێ ناکرێت سەگێ بێنی بیخێنە سەر سیستەمەکە و لە پاڵ خۆ تاوەکو ئینسان بیخەوێت مامۆساگەر هێناتە ژوورەوە حرام کارێکی نەشیاون کارێکی نەشیاوی ناشایستەیە چونکە ئەبێ مرۆڤ و ئاژەڵە مامۆسا بەدەر لەوە تەماشاکرێ سەرێکی خەڵکانێکەیە حەزیان بە ئاژەڵە دڕندەکانە شێر مەیمون و هەر ئاژەڵێکی تر کە ڕەنگە مەترسی هەبێ لە ناو سروشتە بۆ سەرگیانی مرۆڤ ئایا ڕاگررتی لە ماڵەکان بە هەمان شێوە ڕێگە پێدراوەیان نە هەموو جۆرە ئاژەڵێک ئەوەی کە زەرر بە ئینسان نەگەیەنێ دەتوانین لەش دەرەوە ئەتوانین لە ماڵیشا بە خێویکە وەکو پێم وتی لە ئاستی ئاژەڵی خۆیان شوێنی بۆ تەرتیب بکەی بەڵام نابێت زیان لە خۆت لە ماڵت لە ژینگەکە لە دەوروبەرت لە خەڵک و دراوسەکانت لە گەڕەکەکە با ئەگەر ئاژەڵەکە بۆ مایەی ئازاری دراوسەکەت گەڕەکەکەت خۆت منداڵت حوشە ژینگە شریعەت ئەڵێ قەدەغەیە مامۆستا ڕێگە دروستەکە چییە بۆ ئەوەی کە خەڵکۆک و ڕێنمایەکیش بێ بۆ خەڵکی ڕێگە دروستەکە لە لور ئاینیەوە ئێمە وەکو سۆز و مێرەبانیمان بەرامبەر دەوروبەرەکانی خۆمان ئەسڵێکی ئیسلامی ئەسڵێکی ئینسانیمانە ئێمە ئەبێ خاوەنی بەزەی بین بەرامبەر هەر کەسێک هەر شتێکە ڕۆحی تایە ئەوەشی بێگیانە ئەوەندە دەگەڵ یا ئێمە مامەڵاکەین کە خزمەت بێن چونکە قورئان پێی وتوین هەموو ئەرز و ئەسمان هەچی تێدایە بۆ خزمەتی ئینسانە کەوابوو تۆ بە قیمەتیت ئەو خزمەکاری تۆیە خزمەکارەکەی خۆت بەکاربێنە بۆ خزمەتی خۆت ئەوەندەی پێویستی پێێتی جگە لە سەگ و پشیلە و شێر و مەیمون خەڵکانێکی دیکەش هەیە ئاژەڵی ترسناک کە ڕەنگە بێتە مای زیانگەیاندن بە مرۆڤ بەخێو دەکەن ئەویش مارە ساڵانە بەهۆی پێوەدانی مار و دوو پشک چەند کەسێک لە هەرێمی کوردستان گیان لەدەست دەدەن بەڵام خەڵکانێکیش هەیە
بۆ جوانی لە نێو ماڵەکانیان بەخێوی دەکەن. زۆرینی ئەوانەی کە ئاژەڵیان خشۆکێک بەخێو دەکەن دەڵێن ئیتر ئەمە حەزە و هەریەکە و ئارەزووی لە بەخێوکردنی شتێکەیە.